بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە بنەما پیشەییەکانی دەستگاکانی ڕاگەیاندن دەکەین لە کاتی ڕووداوەکاندا. میدیا لە هەموو کۆمەڵگەیەکدا بوارێکی گرنگی تاکەکان و ئەو کۆمەڵگەیە و دەبێتە مینبەر و دوانگەیەکی باوەڕپێکراو بۆ وەرگرتن و گواستنەوەی هەواڵ و پێشهاتەکانی ڕۆژ. میدیای سەرکەوتوش ئەوەیە لە کاتی پێشهات و ڕووداوەکاندا بتوانێت بە کەمترین زانیاری متمانەی نێوان خۆی و وەرگرەکانی زیاد بکە، نەک بیەوێ بە زۆرترین هەواڵ و زانیاری نادروست و پشتڕاست نەکراوە متمانەی خۆی و وەرگری لەدەست بدە کە ئێستا بەشێک لە میدیاکان لە هەوڵ و شەڕی ئەوەدان کە بیانەوێ زۆرترین هەواڵ یا خێراترین هەواڵ بە بینەرەکانی ببەخشێ بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ڕاستی و دروستی و پشتڕاستکراوەیی ئەو هەواڵە. لەم بەرنامەیەدا باز لەو بنەما پیشەییانە دەکەین کە پێویستە لە میدیاکاندا هەبن. کامەیە ئەو میدیا پیشەیەی کە بینەرەکان یا بینەر دەیخوازێت. لە هەرێمی کوردستاندا تا چەند میدیا پیشەییە و پیشەییانەش کاری کردووە. جیاوازی گواستنەوەی هەواڵ و زانیاری بوو بۆ بینەر لەشکرکێشیەکانی سوپای عێراق و حەشدی شەعبی لە ماوەی ڕابردوودا بە نمونە لەلایەن چەند میدیا و بە جیاوازیەکی زۆرەوە تا چەند میدیا دەخاتە ژێر پرسیارەوە و لە پیشەیی دەخات. شەڕی ئایدۆلۆژی یان شەڕی مەبدەئی و بیر و باوەڕ، گەورەکردنی کێشەی موسڵمانان و بە کەم سیرکردنی کێشەکانیان و گەورەکردنی کەم و کورتیەکانیان بەتایبەت لە بەشێ لە میدیاکاندا تا چەند میدیا لە پیشەیی دەخات و لە ئەرکەکەی خۆی لادەدا. بۆ قسەکردن لەسەر بنەما پیشەیەکانی دەستگاکانی ڕاگەیاندن میوانداری زۆر بەڕێز دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری ڕاگەیاندنم کردووە. دکتۆر گیان سڵاوی خوارد لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو بۆ بەڕێزیشتان. زۆر سپاس دکتۆر گیان. سەرتا پێم خۆشە باسێک لە ڕەوشی میدیا و ڕاگەیاندنمان بۆ بکەین. میدیای کوردی بە شێوەیەکی گشتی لە ئێستاە لە چ ڕەوشێکدایە؟ بەڵێ، سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ڕێز بۆ بەڕێزتان و هەروەها تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بۆ هەر تاچێکی کورد لە هەر گۆشە و کەنارێکی ئەم جیهانەکە گوێی لە دەنگمانە و ئەمان بینێت. دیارە ڕاگەیاندنی کوردی لە ڕاستیە ئێستا ڕۆڵی خراپی ڕاگەیاندنی کوردی بووە بە وردی سەرزمانی زۆربەی تاکەگانی کۆمەڵگەی کوردی. هەر کۆڕووکۆبوونەوەیە کە هەر باسێکی میدیایی تیابێ، هەر ناوەندێکی ئەکادیمی کە باسێکی میدیایی تیابێ، هەر سمینار و وەرکشۆپێک کە باسێکی میدیایی تیابێت، تەنانەت خەڵکانی سەرشەقام و ماڵەکانی ئێمەش هەمویان باس لە ڕۆڵی خراپی میدیای کوردی یەکەن لەم قۆناغەیە و زۆربەی هەرە زۆری تاکانی کۆمەڵگە لە ڕۆڵی ڕاگەیاندنی کوردی چ نووسراو بێت، چ بیستراو بێت، چ بینراو بیستراو بێ و لە سەروی هەموو شیانەوە سۆشیال میدیا و یان مەڵتی میدیا یا بەواتایەکتە ڕۆژنامەگەری ئەلکترۆنی ڕۆڵێکی زۆر زۆر خراپی هەیە و ئەو ڕۆڵە ئەگەڕێتەوە بۆ کار نەکردنێکی پیشەیانەی دام و دەستگا میدیایەکانی کوردیەکان لە هەرێمی کوردستان بە هەموو جۆرە جیاوازیەکانەوە و بە هەموو بایگراوەند و خەلفیەتە ئایدیۆلۆژی و فکری و حیزبە جیاوازەکانەوە. بەڵێ دکتۆر گیان، ئەم ڕۆڵە خراپەی میدیا لە چیەوە سەرچاوی گرتووە؟ وەکو کە جەنابەت فەرموود لە ئێستاە هەر یەکێک لە تاکەکان بە جۆرێ لە جۆرەکان باز لە خراپی ڕۆڵی میدیاکەن. میدیا کە لە سەرەتاوە کە سەری هەڵاوە، سەرەتایەکەی بۆ نمونە گەر بگەڕێتە بۆ 59 پێش زایەن ئیمبراتۆرێک بۆ یەکەم جار یەکەمین جۆری میدیای نووسراوی دەرکرد بە ناوی ڕۆژنامەی ئەکتادیورنا. هەر لە سەرەتاوە میدیا بە شێوەیەک لە شێوەکان بە پڕوپاگەندا یان بە گەشەکردن بۆ ئیمبراتۆریەتی ڕۆما و سەنای ڕۆما و هەروەها دەسەڵاتدارەکان و هەموو هەواڵە جیاوازەکانی ئەشرافەکانی ڕۆما دەستی پێ کرد. هەر لەو کاتەوە هەتاوەکو سەرهەڵدانی جەنگی
سی ساڵەی ئەوروپا لە 1680 تا 1648 بە یەکجاری میدیا بوو بە پڕۆپاگەندە. دوجار لە جەنگەکانی ناوخۆیەکانی بەریتانیا و هەروەها لە جەنگی جیهانی یەکەم و دووەمە ڕۆڵێکی زۆر خراپی هەبوو. ئەمە ئەو پێشینەیەم بۆ ئەوە باس کرد کە ڕاگەیاندن لە سەرەتاوە بۆ خزمەتی پێویستە بۆ خزمەتی تاکەکانی کۆمەڵگە بێ و هەروەها پێویستە بۆ بەرجەستەکردنی یەکڕێزی و تەبایی لە نێوان هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە بێت و ببێتە پردی پەیوەندی نێوان کۆمەڵگە و هەموو تاکانی کۆمەڵگە و دەسەڵات و خەم و ژانەکانیان ئازارەکانیان پێشنیاز و ڕاستپاردەکانیان بەرزکاتەوە و پێچەوانەشەوە. بەڵام ئێستش کە هەرێمی کوردستان لە دۆخێکی هەستیار و نالەبارایە، هەمیشە لەو دۆخە هەستیار و نالەبارانەیە میدیا ئەتوانێت زۆر ڕۆڵێکی کاریگەر ببینێ. بەڵام بەداخەوە ڕاگەیاندنی کوردی لە ئێستادا پێچەوانەی ڕاگەیاندنی سەرجەم وڵاتانی تر لە دۆخە هاوشێوەکانی ئەم ڕۆی هەرێمی کوردستاندا ڕۆڵێکی پێچەوانە ئەگێڕێ. بە واتایەکی ئەکادیمیتر کاتێک گەگەڕێنەوە بۆ ڕۆڵی میدیا لە دۆخەکانی شەڕ و ئاژاوە و ململانێ و کێشەکانی وڵاتان و ناوچە جیاوازەکان و کۆمەڵگە جیاوازەکانە هەمیشتە میدیاکەیان بووە بە میدیایەکی نیشتیمانی، بووە بە میدیایەکی نەتەوەیی، بووە بە میدیای هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان، شان بەشانی هێزی سەربازی، هێزی ئابووری، هێزی سیاسی کە ئەویش بە هێزێکی تر ناوزە دەکرێت توانیوێتی ڕۆڵێکی زۆر گرنگ ببینێ بۆ سەرخستنی پرۆسە و پرۆژە گرنگەکان. بەڵام ئەمڕۆ لە هەرێمی کوردستان پێچەوانەکەی ئەبینین لەم دۆخە هەستیارەی هەرێمی کوردستان کە ڕوبەڕووی شەڕێکی نەگریسی نەخوازراو بووەتەوە، ئەبینین میدیای کوردی پەرتەوازە بووە لە ڕووی گوتارەوە، پەرتەوازە بووە لە ڕووی هەموو خزمەتگوزارە میدیایەکان و لە ڕووی هەموو ئەرکە میدیاییەکانەوە. ئەوەش بۆ ئەوە گەڕێتەوە کی میدیای ئێمە دابش بووە بەسەر حیزبە جیاوازەکانە، تەنانەت جوغرافیای ئێمەی دابش کردووە، چەمکی ئێمەی دابش کردووە و ئەرک و خزمەتگوزارە میدیایەکانیشی دابش کردووە. واتە هەر میدیایەک بە پێی ئەجێندای خۆی، بە پێی سیاسەتی کارکردنی خۆی کە ئەویش دوجار ئەجێندا و بایگراوەندێکی حیزبی لە پشتەوەیە سێرەکەی ئەرکەکان ئەنجامەیە. بەڵام لەم جۆرە دۆزە تایبەتانەیە کە دۆخی نائارامین پێویستە میدیا ببێتە فاکتەر و ببێتە هەوێنی چەسپاندن و پراکتیریزەکردنی ئاشتەوایی کۆمەڵایەتی، ئاشتەوایی سیاسی، لێکنزیکردنەوەی چین و توێژە جیاوازەکان، حیزبە جیاوازەکان بۆی بە یەکەوە ببنە هێزێکی گەرۆ ڕوبەڕووی هەموو مەترسیەکان ببنەوە. بۆیە میدیای ئێمە بەداخەوە ئێستا ڕۆڵێکی نەرێنی ئەبێنێ لەو بوارەیە. بەڵێ دکتۆر گیان جەنابەت فەرمووت کە میدیا دەتوانێت ڕۆڵی کاریگەر ببینێ. هۆکار چییە کە تا ئێستا نەیتوانی ئەو ڕۆڵە ببینێ؟ یا کێ هۆکاری ئەم ڕۆڵ نەبینی نەجوانەی میدیایە؟ سێرکێن ئێمە میدیا ڕاگەیاندن بە پێی قۆناغە جیاوازەکانی گەشەکردنی خۆی و مێژووی گەشەکردنی خۆی ئەرک و خزمەتگوزاریەکانی گۆڕانکاری بەسەرە هاتووە. لە سەرەتای سەرهەڵانی میدیا و هەتاوەکو شۆڕشی فەڕەنسا میدیا زیاترەیانوت کە ئەرکی بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاریە. دوجار بوو بە ئەرکی گەیاندنی ڕا. دوجار لە دوای جەنگی جیهانی یەکەم و دووەم بوو بە میدیای دروستکردنی ڕا. و لەم شۆڕشانەی بەهاری عەرەبیشا میدیا چووە قۆناغێکی پێشکەوتوترەوە کە پێوترێت میدیا ڕۆڵی دروستکردنی ڕای گشتی و هەروەها ئاراستەکردنی ڕای گشتی ژەبینێ. لە قۆناغی هەرە گەشەکردووی ئێستەی ڕاگەیاندنە، واتە ئەرکی هەرە گەشەکردووی ئێستای ڕاگەیاندن بریتێ لەوەی کە ڕاگەاندن ئێستا قەیرانەکانیش بەڕێوە ئەبا، واتە ڕۆڵی هەیە لە بەڕێوەبردنی قەیرانەکاندا. میدیا چۆن قەیرانەکان بەڕێوە ئەبا؟ میدیا دەتوانێت لە ڕێگەی بەرنامە و پرۆگرامی گونجاو و ئەکادمی و زانستیەوە، لە ڕێگەی بەرنامە و پلانی پێشوەختەی ئەکادمی و زانستیەوە، لە ڕێگەی بوونی تیمی تایبەتی میدیایی ڕووماڵی تایبەتیەوە و هەروەها سیاسەتێکی کارکردنی ڕوونەوە قەیرانەکان بەو ئاراستەیە بەرێکە
لە بەرژەوەندی هەموو تاکەکانی کۆمەڵگە بێ و دوجار لە بەرژەوەندی باڵای میلەتەکەمان بێ. بەڵام ئەو ڕۆڵە خراپەی کە ئەمڕۆ هەیەتی هی ئەوەیە کە میدیای ئێمەش هاوشێوەی حیزبەکان ئەو دروشمانەی کە هەیەە جێبەجێی ناکەن. ئێمە ئەزانین لە هەرێمی کوردستان هەموو حیزبەکان لە هەرێمی کوردستان هەموو حیزبە شۆڕژگەرەکان دنیایەک دروشمی جوانیان هەیە، کاتێک سەری پەیڕۆ و پرۆگرامانەکەی پڕە لە دروشمی جوان، پڕە لە ئامانجی بەرز، بەڵام لە مەیدان و لە کارکردا ئەو ئامانج و دروشمانە و ئەو ئامانجانە جێبەجێ ناکەن. میدیاکانی ئێمەش کاتێک سەری دروشمەکانیانەکەی دروشمیان هەیە وەکو وردبینی، وەکو ڕازگۆیی، وەکو بێلایەنی، وەکو یەکەمی بێڕکابەر هەتا دوایی هەر میدیایەک لە هەرێمی کوردستان چ نووسرابێ چ بیسترابێ چ بیندابێ وەکو هەموو میدیاکانی تری جیهان هەریەکە دروشمێکی تایبەتی تری خۆی هەیە. بەڵام هەروەکو چۆن حیزبەکان نەیانتوانیوە تا ئێستا ئەو دروشمە جوانانی خۆیان جێبەجێ بکەن بۆ خزمەتی کۆمەڵگەی خۆیان، دوجار میدیاکانیشی ئەو حیزبانەیە، دوجار میدیاکەش ناتوانێت چەمکەکەی خۆی و ناتوانێت بۆ نمونە ئەو ئەرکەی خۆی یان ئەو دروشمەی خۆی کە هەیەی جێبەجێ بکە. من یەک نمونە دێنمەوە، کەناڵی جەزیرە کە کاتی خۆی 96 دامەزرا لە ناوەڕاستینەوەدەکانی سەدەی ڕابردووە، دروشمەکەی بریتی بوو لە ئەڕەئی وەڕەی لە ئاخر، واتە ڕە دەنگی من و دەنگی ئەو. ڕاستە بە هەموو تێبینیەکانی شۆفێنیەتی ئەو کەناڵەوە، بەڵام توانی ببێتە وەرچەرخانێکی گەورە لە میدیای عەرەبی، واتە میدیای عەرەبی پێش جەزیرە و دوای جەزیرە جیاوازە. کەناڵی MBC کە دروشمەکەی بریتە بە بینینی دنیا بە چاوێکی عەرەبی، ئەمە دروشمی ئەو کەناڵانن، یان دروشمەکانی کەناڵەکانی CNN و BBC و تا دوایی. کەناڵەکانی ئێمەش خاوەنی دروشمی گەورن، بەڵام تەنها دروشم بەس نییە، تۆ پێویستە لە بواری کارکردن بە پابەندبوون بە ئیتیکی ڕاگەیاندن بە چوارچێوە یاساییەکان، بە بوونی ڕۆژنامەنووسی شارەزا و پیشەیی و ئەکادیمی، بوونی ئەجێندەیەکی ڕوونی ئەکادیمی و زانستی، بوونی بایگراوەندێک و خەلفێتێکی بێلایەن، بەرژەوەندیدانانی تاکانی کۆمەڵگە لە سەروی هەموو بەرژەوەندە حیزبی و کەسیەکانەوە. بەم جۆرە دەبێتە میدیایەکی ئەکادیمی و خزمەت بە تاکانی کۆمەڵگە. پێچەوانەکەشی ئەو شێوەیە دەبێت کە ئێستا هەمومان گلەیمان لێ هەیە. بەڵێ دکتۆریان، هەر لە سەرەتاوە جەنابەت فەرمووت کە میدیا لە ئێستادا وەکو خەڵکیش هەر کەسێ بدوێنی دەڵێ ڕۆڵێکی خراپ دەگێڕێ، کەواتە قۆناغی جوانی ڕۆڵگێڕانی میدیای کوردی کەی بووە؟ ئایا میدیای کوردی قۆناغێکی جوانی هەبووە بۆ ڕۆڵگێڕان و بۆ ئەرکە ئەساسی و بنەڕەتی کە پێویستە هەموو میدیایەکە میدیای کوردی بوو بێتی لە ڕابردوودا؟ بەڵێ، خۆزگە ئێمە ئێستا لە هەزارەی سێمین بمان توانایە نیوەی ئەو ئەرکە جوانەی کە سەرەتای ڕۆژنامەگەری کوردی هەی بووە جێبەجێ بکردایە. کاتێک ئێمە سەیری ڕۆژنامەی کوردستانەکەین 1998 کە لە تاراوگا لە منفا دەرچووە، هەمووی تەرکی زەکاتەوە لەسەر چارەسەرکردنی نەخۆشی نەخوێنەواری میلەتی کورد، نەخۆشی هەژاری میلەتی کورد، نەخێشی نەبوونی یەکریزی و تەبایی میلەتی کورد. تەنانەت ئەو ڕۆژنامەیە هەزاران نوسخەی بەبێ بەرامبەر لێ نێردراوەتەوە بۆ کوردستانی باکوور بۆی خەڵک لەوێ فێری خوێنەواری ببێ. کاتێک ئێمە ئەگەڕێنەوە بۆ ڕۆژنامەی ئیتیحاد و تەرەقی غەزەتەسی ساڵی 1970 لە باکووری کوردستان بەڵێ دکتۆرگیان، لە سەرەتای پرسیاری یەکەم جەنابەت ببوورە بەس ئەو مەطلبە تەواو کەم زۆر گرنگە، ئەوەی ئەرکی میدیا کە باس لەوە کە ئەڵێ یەکەم نەخۆشی هەژاریە، نەخۆشی نەخوێنەواریە، نەخۆشی خۆخۆری و نەبوونی یەکریزی و تەمای میلەتی کووردە. سەعیدی نەوڕەسی سێ نەخۆشی دەستنیشانەکە لە ڕۆژنامەی ئیتیحاد و تەرەقی، دێ سێ چارەسەریش دەستنیشانەکە بەو سێ نەخۆشیە. ئەڵێ پێویستە ئێمە بە شمشێری عەدلی و مەعارف خۆمان ڕاستکەینەوە، پێویستە بواری هەژاری لە ناوبەرین، پێویستە مناڵەکانمان بنێرنە بەر خوێندن بۆ ئەوەی میلەتە بەرەو هەژاری نەچێ. کاتێکیش کە دێنە سەر پەیامی میدیای کوردی لە
ناوەڕاستی قڕنی 19 سێرەکەین بە هەمان شێوە پەیامێکی نیشتیمانی و نەتەوەیی بووە واتە زیاتر لە ژێردەستەیە میدیای کوردی هەوڵی یاوە پەیامێکی نیشتیمانی و نەتەوەیی هەبێ بەڵام دوای 92 بەهۆی دابەشبوونی میدیا بەسەر حیزبە جیاوازەکان و وەڕەنگانەوەی ئایدیۆلۆژیا و بیر و بۆچوون و خواست و سیاسەتی کارکردنی حیزبە جیاوازەکان لە میدیای کوردیا دوجار میدیا هەر ئەوەی جێبەجێ کرد کە حیزبەکان لە گۆڕەپانی سیاسی خۆیان جێبەجێیان کرد. کەواتە لە ئێستاە لە هەرێمی کوردستانە گرفتە بنچینەیی ئەم ئەساسیەکانی میدیا کامانن پێویستە میدیا چۆن خۆشی لەم گرفتانە بپارێزێ؟ هەموو ڕاگەیاندنێک چەند ڕەهەندێکی هەیە. یەکەم بریتیە لە بوونی سیاسەتێکی کارکردنی ڕوون کە ئەو سیاسەتە بە شێوەیەکی بێلایەنانە سربەخۆیانە بە ڕەچاوکردنی گۆڕانکاریەکان و خوێنەوەی گۆڕانکاریەکانی ئایندەوە ڕەچاوکردنی کولتور و دابوونەریتی کۆمەڵگە داڕێژرابێەوە لەسەری بڕوا و لە هیچ حاڵەتێک لە حاڵەتەکانە لەیلانەدا. دوو بوونی کادری ڕۆژنامەنووسی کادری میدیایی و ڕۆژنامەنووسی پرۆفیشناڵ شارەزا لە ڕووی تیۆریەوە و هەروەها شارەزا لە ڕووی ئەزممویەوە واتە ڕۆژنامەنووسێک لە ڕووی ئەزممونەوە قاڵبوو بێت لە بواری میدیا و لە ڕووی تیۆریشەوە بنەماکانی کارکردنی میدیایی بزانێ بۆ نمونە بوونی هەواڵێک چۆن داڕێژرێ بە چ شێوێک داڕێژرێ بە چ قاڵبێک داڕێژرێ چۆن بڵاوی ئەکاتەوە کەی بڵاوی ئەکاتەوە و وەرگرەکەی کێوە چۆن کاریگەری دانێ ئەمە هەم ڕەهەندێکی ئەزممونی ئەوێ و هەم ڕەهەندێکی بڵێن تیۆریشی ئەوێ واتە خوێندن لە ناوەندەکانی ڕاگەاندن. سێەم ڕەهەند بریتە لە بوونی تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو واتە ئەو میدیایە خاوەنی تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو بێ و هاوشانی چرخی ئەمڕۆی پێشکەوتوی تەکنۆلۆژی گەیاندن و ڕاگەیاندن بێ هاوشانی پێویستبوونی وەرگر بێ بۆ هەرچی زیە خێراتر وەرگرتنی هەواڵ و زانیاری بۆی نەگەڕێتەوە بۆ هەواڵ و زانیاری تر ئەمەش فاکتەرێکی ترە بەڵام لە سروی هەموو ئەمانەوە پێویستە میدیا هەموو دەستگایەکی ڕاگەیاندن بۆ خۆی شەرەفێکی ڕۆژنامەوانی هەبێ یان میساقێکی کارکردنی ڕۆژنامەوانی هەبێ یان ئەگەر ئەوەش نەبێ پابند بێ بە یاسا و ڕێسا لۆکاڵیەکان و ناوخۆیەکانەوە یان پابند بێ بە یاسا و ڕێسانەی و دەوڵەتەکانەوە یان بەو یاسا و ڕێسانەی هەندێک لە ڕێکخراوە NGOکان و ڕێکخراوە جیهانەکانی بواری مافی مرۆڤ کاتێک میدیا هەموو ئەم ڕەهەندانە ڕەچاو بکە و بە هەند وەریان بگرێ و ئیشیان لەسەر بکە و بە شێوەیەکی ئەکادیمی کاریان لەسەر بکە دەبێتە میدیایەکی سەرکەوتوو و پێچەوانەکەشی ڕاستە واتە هەر یەکێک لەم سێ ڕەهەندە ئەگەر لە میدیا کەم و کۆڕیتیا بێ دوجار ئەو کەم و کۆڕیە لە گوتاری میدیاییە ڕەنگەیاتەوە. من یەک نمونەت بۆ دێنمەوە هەر لەم ڕووداوانەی هێرشەکانی حەشدی شیعبی بۆ سەر هەرێمی کوردستان و بەتابەتی بۆ شاری کەرکووک ڕۆژنامەی ئیندیپندنت ئەنووسێ کە هێزەکانی هەردوو لە وەکو یەک لە سەنگەرەکانە دیار نەمان سێری ئەم چەمکە کاتێک کە تۆ سێری ئەم چەمکە ئەەکەی هەستەکەی کە ڕۆژنامەی ئیندیپندنت نەیویستووە بۆ نمونە چەمکی ڕاکردن یا چەمکی خۆشاردنەوە یا چەمکی نەتوانینی بەرەنگاربوونەوە یا چەمکی شکست یا دەیان چەمکی ترکە میدیای ئێمە بەکاری هێنا لەو کاتەیە ڕوبەڕووی هێزەکان و ڕێبەڕووی کۆمەڵگەی کوردی بکاتەوە ئیتر دوجار خوێنەر خۆیەتی حکومەیە لەسەر ئەوەی چۆن بەڵام میدیای ئێمە بەداخەوە بوو بە میدیایەک هەر یەکە لە پێشینەی بوونی هەواڵیان هەبوو بۆ یەکتر تۆمارکردن و بۆ یەکتر تۆمارکردنی هێزەکان و تەنانەت کۆمەڵگەشیان دابەش کرد بەسەر یەکە. کێ بەرپرسە لەم دۆخە یام لەم گرفت و شل و شێواوی و بەسەروبەریەی میدیا خۆی جەماوەر حیزبەکان حکومەت ئەو ژینگە و کۆمەڵگەی کە تێیدا کار دەکا و ئەگوازێتەوە کێ بەرپرسە لەم دۆخ و گرفتانە؟ پێویستە بڵێم کە میدیا کاریگەری زۆر هەیە لەسەر تاکەکانی کۆمەڵگە تەنانەت لە ڕاستی هێندە کاریگەری هەیە زۆر جار ئەو کاریگەریە دەچێت ئاستی
معتاد بوونەوە یان مدمن بوونەوە کە ئەوە تیۆریەکیشی لەسەر داڕێژراوە بە ناوی تیۆری دەرزی ژێرپێست یعنی چۆن تۆ دەرزی ژێرپێست لە کەسێک ئەدەی ینی ئازارەکانی پێست ناهێڵێ بەو شێوەیەش میدیا خەڵک مدمینەکە و ئەم ڕۆڵ و کاریگەری هەر لە بەدرێژایی مێژوو لە قۆناغە جیاوازەکانی کارکردی میدیا دیار بووە بەڵام ئەمڕۆ ئەوەی کە بەرپرسە لەم دۆخە شێواوەی میدیا بەڕاستی نەبوونی یاسایەکی کاری ڕۆژنامەگەریە بۆ بوارەکانی رادیۆ و تەلەڤیزیۆن و هەروەها بۆ بوارەکانی سۆشیال میدیا و مەڵتی میدیا و ئەو یاسایش کە هەیە یاسای ڕۆژنامەگەری کاغەزی بەداخەوە ئەویش هەم جێبەجێ ناکرێت چ لەلایەن دەسەڵاتەوە چ لەلایەن بڵێن ڕۆژنامە نووسەکانەوە ئەمە وای کردووە کە بەڕاستی دۆخێکی زۆر نەخوازرا و لە میدیای کوردیا هاتووەتە ئاراوە کە میدیا وەکو بەڕێزی شت لە پێشینەی بەرنمەکەی ئاماژەت پێکرد زۆر جار لە پێناوی خێراگەیاندنی هەواڵ و زانیاریەکانە تووشی هەڵا بێواتە هەواڵ و زانیاریەکانی پشتڕاست نەکردوێتەوە یان لە سەرچاوەی باوەڕپێکراوەری نەگرتوون یان لە سەرچاوەی پەیوەندیدارەوە وەری نەگرتوون سێرەکەین ئەو میدیایە میدیایەکی چاواشەکار دەرەچێ لێرەوە من حەزەکەم بێمە سەر خاڵێکی زۆر گرنگ ئەویش ئەوەیە میدیا ئیتر لەم قۆناغەیە دەبێتە پڕۆپاگەندە واتە میدیا لە شێوازی ئەرکی میدیایی خۆی ئەرکی ڕاگەیاندنی خۆی دەرەچێ کە ئەرکی ڕاگەیاندن بریتیە لە بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری ڕاست و دروست بە مەبەستی هۆشیارکردنی تاکانی کۆمەلگا ئاشناکردیان بە دەوروبەر و دروستکردنی ڕایگشتی ئاراستەکردنی ڕایگشتی و بەڕێوەبردنی قەیرانەکان بە هەموو جۆرەکانیەوە بەڵام کاتێک ئەوەکە ئەنجام نادا و میدیای دەبێتە پڕۆپاگەندە پڕۆپاگەندەش ئێستا میدیای ئێمە ڕۆڵی ئەرکی ڕاگەاندن نابینێ بەڵکو ئەرکی دامەزراوەیەکی پڕۆپاگەندەیی ئەبینێ بەو مانایی کە یا پڕۆپاگەندەکە سپیە یان پڕۆپاگەندەکە خۆڵەمێشیە یان پڕۆپاگەندەکە ڕەشە کە هەندێک جار ڕەشەکە دەچێتە چوارچەوەی واتەوات و ئیشاعاتەوە یەک نمونەی سادە بۆ ئەم حاڵەتە بێنمەوە ئێستا هەندێک لە کەناڵەکانی ئێمە فێری ئینفۆگرافیەک بوون ئەم جۆرە ئینفۆگرافیە لە هیچ وڵاتێکی دنیا بوونی نییە لە هەرێمی کوردستان نەبێ ئینفۆگرافیەکە چییە؟ میدیایەک دێ دژی حیزبێکی دیاریکراو یان دژی گروپێکی دیاریکراو یان دژی کەسێکی دیاریکراو شتێک ئەنووسێ لە خوارەوە ئەنووسێ ژمارەیەک ڕۆشنبیر یان هەندێک چاودێری سیاسی هەندێک ڕۆشنبیری سیاسی یان هەندێک شارەزا لە بواری سیاسی یا بواری ئابووری ئەم جۆرە ئینفۆگرافیە لە دنیا نییە ئێستا سەیری میدیای بەتابەتی بینراوی ئێمە کە زۆربەی میدیاکانی ئێمە بە هەڵە بەرەو ئەم ئاراستەیە ئەڕۆن تۆ هەر زانیاریەک لەو میدیایە بڵاوەکەیتەوە پێویستە سەرچاوەکەی دیار بێ پێویستە قسەکەرەکە دیار بێ ئەگەر تۆ ئەتەوێ ئەگەر ریپۆرتاژێک بڵاوەکەیتەوە لەسەر ئەو بابەتە ئەگەر تۆ بنووسی چەند چاودێرێکی سیاسی ئەبێ ئەو ریپۆرتاژێکی پلەبەند بێ بە شێوە زانستیەکەی واتە چی؟ واتە لەو ریپۆرتاژە پلەبەندەیە تۆ دەی قسە لەسەر بابەتێکەکەی بەڵام لێدوانی هەندێک لەلایەنە پەیوەندیدارەکان ئەهێنی ئەڵێم لایەنی پەیوەندیدار واتە ناکرێت تۆ لە بواری سیاسەتا سەربازیەک بێنی لە بواری سەربازیە سیاسیەک بێنی لە بواری سەربازیە کۆمەڵناسێک بێنی لە بواری کۆمەڵناسیە سیاسیەک بێنی کە لە میدیای ئێمە هەیە بەداخەوە کەسی پەیوەندیدارە هێنی و ئەو کەسە پەیوەندیدارە مختص بێ بە بوارەکە و قسەکانی بە هەند وەربگیرێ لە کۆمەڵگەیە قسە لەسەر بابەتەکەکە تۆ دوجار بابەتەکەی شیەکەیتەوە جارێکی تر لێدوانێکی تر لە یەکێکی تر وەرگری دەگەیتە نەتیجەیەکی باش لەسەر ئەو ڕپۆرتاژێکی پلەبەندی ئەکادمی و زانستی پێشکەشەکەی بەڵام من بە بیندیای بینراوی خۆمانە لێمەوانەی کە گویان لە منە ئەم جۆرە ئینفۆگرافیە چ جۆرە هونەرێکی ڕۆژنامەگەریە چ جۆرە هونەرێکە راپۆرتە هەواڵ نییە ریپۆرتاژی هەواڵی نییە بە دوواداچوونی هەواڵی نییە لێکۆڵینەوەی ڕۆژنامەوانی نییە بنکۆڵکاری ڕۆژنامەوانی نییە ئەمە چ جۆرە هونەرێکی ڕۆژنامەوانیە ئەمەیە نازانستی بوونی میدیای ئێمە کە لەوانەیە من ئەوە ئەزانم بەڵام خەڵکێکی سادە کەسێک لە ماڵەوە ئەو پانتایی زۆری تاکەکانی کۆمەڵگەی ئێمە ئەو کەسانن کە لە میدیا شارەزانین بۆیە کاریگەری لەسەریاندا ئەنێ و کاریگەریەکەش کاریگەریەکی نەرێنی ئەبێت. بەڵێ دکتۆر گیان هەر لە ماوەی ڕابردوودا لە کاتی لەشکرکێشیەکانی سوپای عێراق و حەشدی شعبی بینەری دوو جۆر میدیا بووین یەکێکیان
شارێکی بە شامی شەریف و ئارام و هیچ بێگرفتێک ناو دەبرد و میدیایەکی دیکە ئەو شارەی بە شاری بەغدا ئەشوبان کاتێک کە مەخۆلەکان ئەدەن بە سەریا کوشت و کوشتار و ئەوە گەشتناوێ ئەوە لەم کاتەدا بینەر بڕوا بە کامیان بکە و ئەم دوو جۆرە میدیایە کامیان چاواشەکار و کامیان ڕاستگۆن لە کاتێکە هیچ لە پێشاتەکان هیچ میدیانە وەکو خۆی نەبوو نە ئەو شارە شامی شەریف بووە نە بەو شێوەیەش بووە کە وەکو مەخۆلەکان دابێتیان بەسەر بەغدای واژ نەبووە. ڕاستە بەداخەوە ڕوومانی میدیاکانی ئێمە لە بەتایبەتی لە ساڵی 2014ەوە کە بڵێن ڕوبەڕووی شەڕی بڵێن تیرۆریستانی داعش بووینەتەوە تا ئەمڕۆ میدیایەک بووە کە ڕووماڵێکی ئەکادمی زانستی نەبووە. هۆکاری زۆرە لەوانەیە یەکێک لە هۆکارەکانەوەیە بەڕاستی ئێمە ڕۆژنامەنووسی تایبەتمەندی سەربازیمان نەبوو چونکە ڕۆماڵی سەربازی جیایە لە ڕووماڵی وەرزچی جیای لە ڕووماڵ سیاسی و هونەری و ئەدەبی و هەتا دوایی و شێوازی داڕشتنی هەر لە وەرگرتنی هەواڵەکەوە و سەرچاوەکەوە هەتا داڕشتنی و هەتا بڵاوکردنەوەی و گەشتنی بە وەرگر هەموو قۆناغەکانی جیاوازن. لەبەرەوەی ڕۆژنامەنووسەکانی ئێمە شارەزای بوارەکە نەبوو نەکەوتنە هەڵەی زۆر گەورەوە ئەوەی کە ڕۆژنامەنووسە گەورەکانی دنیا خۆیان لێ ئەپارێز لە کاتی ڕۆماڵی شەڕەکانە وەکو ئاروادامۆن و وەکو پیتەر ئارنێت و زۆرێک لە ڕۆژنامەنووسە گەورەکانی دنیا پێشتر چون شارەزایی بوارەکە بوون ئەوسا ڕووماڵی سەربازیانە کرد. ئەمە یەکێک لە خاڵەکان. یەکێکی تر بەڕاستی ئەمە ئەرکی میدیا نەبوو ئەنجامیانەدا پێویستە وەرگری ئێمە بزانێ ئەمە تەنها دیعایە بوو ئەمەی کە لەو مەجال لەو زەمەنە تایبەتا کراوەی کە ئەو ئەرکەی کە میدیا هەیبوو ئەرکی تەنها پروپاگەندە بوو هەر یەکە بەپێی ئەجێندای تایبەتی خۆی پروپاگەندەیە کرد چونکە یەکێک لە چەکە بەهێزەکانی پروپاگەندە بریتە لە ئامرازەکانی ڕاگەیاندن. هەر ئامرازێک دەیویست بەپێی ئەجێندای خۆی یان فکر و بۆچوون و خواستی ئەو حیزبەی کە لە پشتیەوەیە ڕووماڵی شەڕەکان بکە و ڕووماڵەکەش سێرەکەین زۆر خراپ بوو و زۆر بە شێوەیەکی ئەرێنی بڵێن لە کۆمەڵگەی ئێمەیە کاریگەری هەبوو تەنانەت زۆرێک لە تاکەکانی کۆمەڵگەی ئێمە تووشی مەترسی کرد چ مەترسی فیزیکی بێ یان چ مەترسی معنەوی هەموو زۆرێک لەو مەترسیانەش لە ئەستۆی ئەو میدیای ئێمەیە. هەر ئەوە بوو کەناڵی وا هەبوو زوومی کامێراکەی زیاد فۆکسی زیاد لە 24 ساعت لەسەر ڕێڕەوی چۆنیەتی ڕاکردنی بە کۆمەڵی شارێک بوو و بە پێچاوانەوە کەناڵێکی تر زوومی لەسەرەوە بوو کە لە هەمان شوێن گەنج و لاوەکان دێن لە چوارچەوەیەکدا ڕاپەڕن و ئەو هێزەوە دەرەنێن. ئەمە هەموو ئەمانە پێمان ئەڵێ کە ڕووماڵەکەی ئێمە ڕووماڵێکی نائەکادیمی و نازانستی بوو و دوجار تاکەکانی کۆمەڵگەشت بۆیان دەرکەوت کە هیچ یەک لە ڕووماڵەکان ڕاست نەبوون واتە هیچ یەک لە ڕووماڵەکان بەپێی لە چوارچەوەی بەرژەوەندی باڵاکانی میلەتەکەمانە نەبوون هێندەی لە چوارچەوەی بەرژەوەندی تەسکێکی حیزبی و شەخسیا بوون. دکتۆر گیان هەر لەم بارودۆخە لەم کاتەدا چۆن دەبێ میدیا ناکۆکیە ناوخۆییەکان پاراستنی بەرژەوەندی حیزبیەکان وەلاوە بنێ و بۆ ڕوبەڕووبوونەوە یان بۆ بگەیاندنی پەیامی قەومی و نەتەوەی یان لە خزمەتی پەیامە نەتەوەییەکەدا بێ و دژایەتی نەیاران و داگیرکەرانی کوردستان بکە. بۆچی میدیای ئێمە تا ئێستا نەیتوانێت لە ئاست پەیامە نەتەوەییەکەدا بێلایەنانە یان بەونە لە بەرچاو وەلاوەنانی کۆمەڵێ ناکۆکی و ئایدۆلۆژیا و حیزبگەرایی بەلاوە بنێ و لە خزمەت ئەو پەیامەدا بێ. ئێستا بە کاتێک سەیری ڕاگەیاندنی هێزەکانی عێراقەکەین بە حەشدی شعبی و بە هێزەکانی ئاڵتونی و هەروەها بە دژە تیرۆر و عەسایبی ئەهلی حەق و هەموو هێزەکان دوو جۆر میدیایان هەیە. میدیایەکیان کە میدیای تایبەتی خۆیانە سەیری پەیج و ئەکاونتەکانیان بکەی یان هەر جۆرێک یوتیوب یان هەر جۆرێکی تری میدیا سۆشیال میدیان هەیە و هەروەها میدیای جۆرە میدیایەکانی تریانی وەکو نووسرا و بیستراو و لە چوارچەوەیەکە تۆڕی میدیایی حربی جەنگی عێراقیش هەیە. سەیری من وەکو خۆم
بە دوواداچونم بۆ هەموو جۆرەکانی میدیای ئەوانە کردووە میدیایەکی سنترالیان هەیە، واتە میدیایەکی یەکگرتوویان هەیە. هەموو میدیاکە وەکو ئەوایە کە یەک زمان بێ، یەک گوتار بێ، یەک قسە بێ، هەمویان بە یەک شێوە ئەدوێن، هەمویان بێجگە لە پیا هەڵدانی هێزەکانی خۆیان و چۆنیەتی ئاراستەکردنی هێزەکانیان بۆ بەرزکردنەوەی مۆراڵیان، بۆ ڕوبەڕووبوونەوەی لە چوارچەوەیەکە ئەو دوژمنەی کە خۆیان بە دوژمنی ئەزانن هیچی تریان نییە. بەڵام بە پێچەوانەوە میدیای ئێمە کە خاوەنی زیاتر لە 30 کەناڵی ئاسمانین، بە سەدان ڕۆژنامە و گۆڤار و رادیۆمان هەیە و ئەوە بە هەزاران پەیج و ئەکاونت و سۆشیال مێدیامان هەیە. بە هەموو ئەم میدیا کوردە نەیتوانی نموزەجێکی جوانی میدیامان پیشان بدا. ئەویش لەبەر ئەوە بوو کە هەر لە سەرەتای ئەو شەڕانەوە پێویست بوو ڕاگەیانێکی تایبەتمەندی سەربازی لە هەرێمی کوردستان هەبێ. ئەو ڕاگەیانە تایبەتمەندیە سەربازیە کۆمەڵێک کەسانی ئەکادمی شارەزای پرۆفیشناڵیان لەگەڵا بێ و هەروەها کۆمەڵێک ڕۆژنامەنووسی پرۆفیشناڵی ئەکادمی لە هەموو حیزبە جیاوازەکان لە هەموو کەناڵە جیاوازەکان لەو گروپەیە بێ بەبێ جیاوازی ئەمانە ڕووماڵی شەڕەکان بکەن، ئەمانە دابش بن بەسەر بەرەکانی شەڕە، زانیاریان پێ بدرێ و ڕووماڵی شەڕەکان بکەن و بە شێوەیەکی زانستی شەڕەکان بگوازنەوە. ئەمریکا بەو هەموو چەمک و دەستەواژەیە کە وەکو وڵاتێکی دیموکراسی لە جەنگی دووەمی کەنداودا هەموو ئەو ڕۆژنامە لە جەنگی سێمی کەنداودا بە تایبەتی هەموو ئەو ڕۆژنامەنووسانەی کە ناردنی بۆ بەرەکانی شەڕ هەموو ئەو ڕۆژنامەنووسانە بوون کە بە چەندین فلترا تێپەڕی بوون، واتە شارەزا بوون لە بواری سەربازیە. تەنانەت پنتاگۆن و FBI و CIA هەر یەکە بۆ خۆیان ڕۆژنامەنووسیان دەستنیشان کردبوو کە بێنە بەرەکانی شەڕ و چۆن شەڕەکان ڕووماڵ بکەن. بەڵام سێرەکەی لە لای ئێمە لەبەرەوەی ئەنجومەنێکی باڵای ڕاگەاندنمان نییە، لەبەرەوەی ئەنجومەنێکی باڵای میدیای سەربازیمان نییە، یان هەر هیچ نەبێ تۆڕێکی میدیای سەربازیمانە لەم کاتی هەستیارانەیە. هەر کەناڵێک بە ئارزووی خۆی ڕووماڵەکە و هەر کەناڵێک بە ئارزووی خۆی ڕۆژنامەنووس ئەنێرێتە بەرەکانی شەڕەوە. تەنانەت من بە چاوی خۆم بینیومە کە پێشکەشکاری بەرنامەی کۆمەڵایەتی لە بەرەکانی شەڕ ڕووماڵی کردووە کە بەڕاستی ئەمە شتێکی زۆر نائەکادیمیە. ئەمڕۆ سەردەمی میدیای تایبەتمەندە، سەردەمی ڕاگەیانی تایبەتمەندە. ڕووماڵی سەربازی ڕۆژنامەنووسی تایبەتمەندی سەربازی ئەوێ، ڕووماڵی سیاسی ڕۆژنامەنووسی تایبەتمەندی سیاسی ئەوێ، ڕووماڵی وەرچی ڕۆژنامەنووسی تایبەتمەندی وەرچیەوە هەتا دوایی. لەبەر ئەوە ئەگەر بەو شێوەیە بواە ئێمە ئەمانتوانی میدیایەکی سنترالمان هەبێ ئێمەش و پەیام و گوتارێکی یەکگرتووی هەبێ و ئەو پەیام و گوتارە یەکگرتووە لە خزمەتی هەموو تاکەکانی کۆمەلگایە بێ، نەک حیزب و کەس و ژینگە و جوغرافیایەکی بچووکی تایبەتمەند. دکتۆر گیانکەواتە توانین بڵین دووری سەرکردە و حیزبەکان، زیادبوونی ململانیەکان، قوڵبوونەوەی کێشە و قەیرانەکان ئەتوانین پشکێکی سەرەکی بخەینە ئەستۆی میدیا ڕۆڵی هەبووە لە زیادبوونی ئەم کێشان و بەردەوامیدان بە قەیرانەکان؟ بە تاکید ئێمە نابێ هەموو هەڵەکانیش بخێنە ئەستۆی میدیا، چونکە میدیا دوجار هێزێک لە پشتیەوە ئابا. بە وڵاتانەی کە وڵاتی بڵێن ئازاد و دموکراتن و میدیای ئازادیانتیایە، میدیا لە وڵاتانەیە هی نخبەیەکی مادیە، سەر بە هیچ حیزب و گروپێک نییە، واتە میدیا ئازادە و میدیاکەش یان بە شێوەی تیۆری لیبراڵی ئیشەکە یان بە شێوەی تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کارەکە. لە هەردوو حاڵەتەکەی هەر میدیا لە خزمەتی خەڵکایە، بەڵام لەوانەیە لە تیۆری لیبراڵیا کەمێک ئازادتر بێ، لە تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە کە دوای ئەوە هات لەوانەیە هەندێک بەرپرسیارەتی بەرامبەر دوجار بە چین و توێژەکانی کۆمەلگا هەبێ. بەڵام لای ئێمەش میدیا سیاسیەکان لە پشتیانەوەن. هێندەی خەڵە و تاوانەکان هی خودی میدیاکەیە، هی ڕۆژنامە ڕووسەکانە بە هەمان ئەندازەشی حیزبەکانە، هی بەرپرسە سیاسیەکانە. پێویستە بەرپرسە سیاسیەکان ڕێگە نەدەن کە میدیاکەیان هێندە پەرتەوازە بێ و هێندە گوتارێکی خراپیە بێ. تەنانەت هەندێک جار ئەگەر ڕۆژنامەنووسێکیش لە کەناڵێکی حیزبیە بیاوێ بە شێوەیەکی پیشەیانە ئیش بکە، یان بنێ بە ئەخلاقیاتی ڕۆژنامەگەری بەرجەستە بکە، یان بیاوێ پێی چوارچەوەی یاسا و بنەما پیشەیەکان و شەریفی ڕۆژنامەگەریش بکە، سێرەکەی سیاسیەکانی پشتی کەناڵەکان ڕێگە نادەن. دوجار یانە بێ لەو کەناڵە نەمێنە یان نانبراوە بێ. بۆیە هەڵەی یەکەم
هی سیاسیەکان و سیستمی سیاسیە هەڵی دووەمیشی کارکردی میدیا و هی ڕۆژنامەنووسەکان و هی دامەزراوە میدیایەکانە. بەڵام ئەمە نابێتە بیانوویەک بۆ ئەوەی میدیا کاری خراپ ئەنجام بدا، چونکە دوجار ڕاگەیاندن پێمان ئەڵێ کە پێویستە تەنها و تەنها لە خزمەتی کۆمەڵگە و تاکەکانی کۆمەڵگەیا بێ. غەیری ئەوە ئەگەر لە خزمەتی پەیامەکەی گوتارەکەی هەواڵ و زانیاریەکانی بەرنامە و پرۆگرامەکانی نووسینەکەی بەرنامە بیستراوەکەی لە خزمەتی تاکانی کۆمەلگانە بێ یان زۆربەی تاکەکانی خزمەتی تاکانی کۆمەلگەیانە بێ، ئەوە ئەو پەیامە نەبێ باشترە لەبەرەوەی کاریگەری نێرێنی لەسەر کۆمەڵگەدان. بەڵێ دکتۆر یان لەبارەی یام لەلایەنە کۆمەڵایەتیەکەوە تا چەند میدیا ئەبێ پیشەیانە کار بکە یام کامەیە ئەو پیشەیەی کە پێویستە لەلایەنی کۆمەڵایەتەوە میدیا بیگرێتە بەر؟ پرسیارێکی جوانە. بەڕاستی منە حەزەکەم هەمیشە وەڵامەکانم پشت بەستوو بن بە تیۆریەکی زانستی و ئەکادمی بۆی زیاتر ینی بابەتەکەمان بابەتێکی زانستی بێن. خۆی لە ڕاستیە هاوڵاتیان بۆچی سەیری ڕاگەاندنەکەن یان بۆچی باس یان بۆچی بە دوواداچوونیان بۆ ڕاگەاندن هەیە یان بۆچی گرنگی بە ڕاگەاندن هەیەن؟ لەبەر چوار هۆکاری سەرەکیە. یەکەم زانینی هەواڵ و زانیاری، لەو چوارچێوەیەشە ئاگاداربوون لە دەور و پشتی خۆیان بە هەموو ڕەهەندەکانیەوە، سیاسی، سەربازی، ئابووری، کۆمەڵاتی و هەتا دوایی. دوو، ئاگاداربوون بە جۆری شرۆڤە و شیکاری هەواڵ و زانیاریەکان کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە. زۆر جار تۆ هەواڵێک بڵاوەکەیتەوە بەڵام ئەو هەواڵە ئەگەر بە ژانرێکی تری میدیایی وەکو بە دوواداچوون یان راپۆرتە هەواڵ یان ریپۆرتاژ دەوڵەمەنی نەکەی لەوانەیە نەتوانێت ببێتە خۆراکێکی بەسوود بۆ تاکەکانی کۆمەڵگە. ئەمە دوو. سێەم بۆ مەسلەی کات بەسەربردن و تەرفیهە، واتە لە زۆربەی کۆمەڵگەکانە خەڵک گرنگی بە میدیایە وەکو کات بەسەربردن. چوارەمیان مدمین بوونە، واتە خەڵک دەگاتە ئاستێک کە تاکانی کۆمەڵگە مدمینە بن، معتادە بن بە میدیا. هەروەکو چۆن ئێستا خەڵکێکی زۆر هەیە معتاد بۆ بە فەیسبوک یان بە هەندێک لە دراماکان و زنجیرە تەلەڤیزیۆنیەکان و کەناڵە ئاسمانیەکان. ئەمە دێمەوە سەر پرسیارەکەی تۆ. ئەم جۆرە ئەرکە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر جیاوازە، واتە ئەم جۆرە ئەرکە یان بەواتایەکی تر بڵێم ئەم جۆرە گرنگی پێدانەی هاوڵاتی لە قۆناغێکی ئاسایی و نۆرماڵە، بێ کێشە، بێ ئاژاوە، بێ ململانێ، بێ قەیران، جیاوازە لە دۆخێک کە کێشە و ململانێ و قەیرانی تیابێت. بەمانایەکی تر لە کاتی کێشە و ململانێ و قەیرانەکاندا هاوڵاتی هێندەی گرنگی بە هەواڵ و زانیاری و شرۆڤەی هەواڵ و زانیاری ئەدا، هێندە گرنگی بە کات بەسەربردن و معتادبوون نادا. تەنانەت دەوانێت تۆ بچیتە ماڵێکەوە ئەگەر لەسەر درامایەک بێ پێی بڵێ کاکە دنیا ئەوەندە ئاڵۆزە تۆ خەریکی چیت سەری دراماکەی یان بە حاڵەتێکی ناتەندروستی بزانی. و بە پێچەوانەکەوە لە کاتی ئاساییە زیاتر وەرگر ئیتر ئەو وەرگرە خوێنەر بێ، بیسەر بێ یان بینەر بێ بۆ هەموو جۆرەکانی میدیا یان بەکاربەری مەڵتی میدیا بێ، زیاتر گرنگی ئەدا بە تەرفیه و کات بەسەربردن. بۆیە میدیا کاتێک ئەم ئەرکەی خۆی ئەزانێ و ئەزانێ هاوڵاتی بۆچی سەیرەکە و بۆچی گرنگی پێدا، ئەبێ پرۆگرام و بەرنامەکانی و نووسینەکانی بۆ نووسراو لە حاڵەتی قەیران و کێشە و ململانەکانە جیاواز بێ لە حاڵەتەکانی تر و جیاواز بێ لە دۆخەکەی تر، بە واتایی بتوانێت پانتاییەکیش بۆ سەرگەرمی و ئارامی کۆمەڵگە دەستەبەر بکە و بتوانێت پانتاییەکیش بۆ سەرگەرمی تاکەکانی کۆمەڵگە فراهەم بکە بۆ ئەوەی هەندێک لە تاکەکانی کۆمەڵگەش دوورکەونەوە لە پشێوی کۆمەڵایەتی و ئاژاوی کۆمەڵایەتی. چونکە دوجار میدیا بەو فراوانیە بە تایبەتی کەناڵە ئاسمانیەکان و بەو لێشاوە زۆر و هەڵتەقینە زۆرەی بواری میدیا لە ماڵەکانە دەبێتە هۆی نائارامی کۆمەڵایەتی و پشێوی کۆمەڵایەتی لێیەکەوێتەوە. هەمووی باسی کوشتن و بڕین و ڕاکردن و هەتا دوایی و هەمووشی هەواڵ و زانیارین لە ناو کەوانەیەکە کە زۆربیان پشتڕاست نەکراونەتەوە
یان هەڵێنجراوی باگراوندێکی حیزبی و سیاسی و شخصین دوجار دەبێتە هۆی پشێوی و نەئارامی کۆمەڵایەتی. بۆیە پێویستە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ دۆخەکەیا بکە و پێویستە پانتایەکی باشیش بۆ هێوەرکردنەوەی ئارامی دەرونی تاکەکانی کۆمەلگە فراهم بکە بۆی دوجار ئەو ئەرکەشی لە کاتی دۆخە نەئارامەکانە بەرجەستە بکە و کاریگەری ئەرێنی لەسەر کۆمەلگە هەبێت. دکتۆر یانبوونی سەدان زنجیرە درامای بێگانە یام تورکی و ئێرانی یە وڵاتێکی دیکە هندی وەرگێڕاو بۆ نێو کۆمەلگە و فەزای کۆمەڵایەتی کۆمەلگە تا چەند ئەم ئارامی و شڵەژانە کۆمەڵایەتی دروست کردووە تا چەند ئارامی کۆمەڵایەتی نەهێشت و ئایا میدیای پیشەیی ئەرکی ڕاستەقینەی ئەمەیە کە بە سەدان و زیاتر زنجیرە درامای تورکی و ئێرانی و هندی وەرگێڕێ بۆ نێو بۆ بینەرەکانی؟ لە ڕاستیا ئێمە بەداخەوە زۆرێک لە میدیاکانی ئێمە بە تایبەتی میدیای بینراوە بە تایبەتی تر تەلەڤیزیۆنە دیجیتاڵیە لۆکاڵیەکانی ئێمە ئێستا ڕۆڵێکی زۆریان ڕۆڵێکی خراپیان هەیە و ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بوون بە ڕاگەیاندنی ئاراستەکراو واتە ڕاگەیاندن ئاراستەکراو لە خزمەتی غەیری خۆمانە لە خزمەتی غەیری کۆمەڵگەی کوردیا لە خزمەتی غەیری دابوونەریت و کولتوری ڕەسەنی کۆمەڵگەی کوردیا چونکە زۆربەی زاناکان و پسپۆڕەکان جەخت لەسەر ئەوەکەنەوە کە گرنگترین ڕۆڵی میدیا و ڕاگەیاندن بە هەموو جۆرەکانیەوە بریتیە لە گواستنەوەی کللتور و دابوونەریتی کۆمەڵگەکی خۆیان لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر واتە بەرجەستەکردنی خاڵە ئەرێنیەکانی خاڵە ئەرێنی و ڕەسەنەکانی کللتوری کوردی وە گواستنەوەی لەنەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر. ئێستا ئەو درامایانەی کە بەڕێزت باست کرد من نەتوانم ئەوە بڵێم کە بەپێی توێژینەوەکان کە زۆر توێژینەوەیان لەسەر کراوە چ لە خوێندنی کۆمەڵناسیە و چ لە خوێندنی میدیایە ئەمانە کاریگەری زۆر خراپیان لەسەر تاکی کۆمەڵگەی ئێمە داناوە تەنانەت کاریگەریەکان هێندە دیارە هەر تاکێکی کۆمەڵگەی ئێمە ئێستا بە شەقام و بازارەکانی کۆمەڵگەی کوردیا بڕوا هەستی پێەکە لە شێوەی ڕۆشتنە لە شێوەی جلوبەرگە لە شێوەی ستایلی گەنجولاوەکانمانە لە شێوەی ستایلی کچە گەنجەکانی کۆمەڵگەی ئێمەیە لە ستایلی لە داخوازیەکانی تاکانی کۆمەڵگەی ئێمە و هەتا دوایی هەموو ئەو کۆمەڵگایانە ئەو درامانەی کە بەرهەمی هێنن ئەوە تەنها بڵین بۆ بەدەستێنانی پارەیە و ئەوە تەنها بۆ دەستخستنی پارەیەکی زۆرە بەڵام دوجار ئێمە پارە ئەدەین بەو کەناڵانە و دەبنە خۆراکێکی مەترسیداریش بۆ کۆمەڵگەی ئێمە و چەندین نەخۆشی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی ئێمەیە بەداخەوە دەرونی لە کۆمەڵگەی ئێمەیە دروستەکەن هەروەکو دروستیان کردووە. ئێستا کاتێک گەچیتە تۆ ناوەندەکان و بنکەکانی پۆلیسەوە دەیان کێشە هەیە کە لە دەرەنجامی ئەو دراما خراپانی کۆمەڵگەی ئێمە دراما خراپانی کەناڵەکانی ئێمەن کە لە ڕێی تیۆری لاساییکردنەوەوە و لە ڕۆی تیۆری بەرجەستەکردنی ڕێگەزەور و ژێنەر و نێرێنیەکانی ناخی کۆمەڵگەی ئێمەوە تاکانی کۆمەڵگەی ئێمەوە چەندین کردەوە و کردەی خراپیان لێکەوتوێتەوە و چەندین کێشەی کۆمەڵایەتیان دروست کردووە یان کاتێکە چیتە دادگاکان لە بواری تەلاق و هەتا دوایی. بۆیە لە هەموو وڵاتێکە لەجان لە زۆربەی وڵاتەکانی دنیا یاسا و ڕێسا هەیە بۆی بڵاوە بێتەوە یان ئەنجومەنێکی باڵا هەیە ئەو ئەنجومەنە باڵا سەرپەرشتی هەموو ئەو گوتارە میدیاییە کاکە لە میدیای ئێمەوە بە کۆمەڵگەی ئێمادرێ ئەگەر میدیاکە نەرێنی بێ ئەوە ڕێگەی پێنادرێ و ئەگەر لە خزمەتی کۆمەڵگەیە بێ ئەوە ڕێگەی پێدرێ بەڵام لەبەرەوەی لە کۆمەڵگەی ئێمەیە میدیا پابەند نییە بە هیچ یاسا و ڕێسا و ئیتیکێکی کارکردنەوە و ئەنجومەنێکی باڵانیە هەر کەناڵێک بە ئارزووی خۆی بەپێی خواستی خۆی بەبێ بوونی ڕاوێژکارێکی ئەکادیمی میدیایی ڕاوێژکارێکی کۆمەڵناسی ڕاوێژکارێکی دەروونناسی درامایەک لە یەکێک لە وڵاتە جیهانیەکانەوە یان ناوچەیی و هەرێمایەتیەکانەوە ئەهێنە لە میدیایان وڵاوی کاتەوە کە کاریگەری زۆر خراپیە لەسەر تاکی کۆمەڵگەی ئێمە لە کاتێکدا وڵاتانی دنیا میدیای ئاراستەکراویان بۆ خزمەتی خۆیان بەکارهێناوە. ئێستا وڵاتێکی وەکو
رووسیا لە ساڵی 1920 بۆ یەکەم جار ڕادیۆی ئاراستەکراو بە زمانی فەڕەنسی بە زمانی ئەڵمانی بەڵام لە خزمەتی رووسیا ئاراستەی وڵاتانەکە وڵاتەکانی بەریتانیا و فەڕەنساوە تا دوای لە سیەکانەوە دەستیان پێکردووە. وڵاتانی تریش لە قۆناغێک لە قۆناغەکانە میدیای ئاراستەکراویان هەبووە. میدیای ئاراستەکراو بۆ واتایەی قسەکردن بە زمانی خۆمان بەڵام بە زمانی ئەوان بەڵام لە پێناوی کۆمەڵگەی ئێمەیە. بۆ نمونە میدیایەکمان هەبێ بە زمانی عەرەبی بدوێ لە پێناوی کووردا، بە زمانی ئینگلیزی بدوێ لە پێناوی ئێمەیە، بە زمانی فارسی و تورکی بدوێ لە پێناوی کۆمەڵگەی کوردیا تا ئێستاش نیمانەوە. تا ئێستاش ئەو میدیایی کە هەمانە بە زمانی کوردی بەس بۆ خۆمانە دوێ. ئێستا میدیای عەرەبیمان بینراوی عەرەبیمان هەیە بەڵام ئەو میدیا بینراوە عەرەبیە بە هیچ شێوەیەک لە خزمەتی کۆمەڵگەی کوردیان نییە. بەداخەوە ئەویش هێندەی لە خزمەتی کۆمەڵگەی وڵاتانی تر و ئاجێندای تری هەیە، هێندە لە خزمەتی بەرژەوەندیە باڵاکانی میلەتەکەی خۆیان نییە. دکتۆر گیان وەک گوتمان میدیا پێویستە هی هەمووان بێ وەکوڵێ هەموو کەس خۆی وێنەیەکی خۆی تێدا ببینێتەوە و تا ڕادەیە میدیا شەڕی ئایدۆلۆژی و مەبدە و مەزهەب و ئەم شتانە نەکە. لە هەرێمی کوردستانە زۆر جارە بینین میدیاکان بنەمایی ئازار بۆ هەڵگرانی ئاینێک یان بۆ منێک ئازار و میحنەت و خوێن ڕژاندنی هەزارەها هەڵگری ئاینێک دەشارنەوە، بەڵام لە کاتێکی دیکەدا هەمان میدیا گرفت و کێشە و کەموکورتێکی بچووکی هەڵگری ئاینێکەر لەو ئاینە بە گەورە دەکات زەق دەکاتەوە یان لە کاتێکی دیکەدا گەرمی دەکاتەوە. تا چەند میدیا پێویستە لە ئاست ئاین و هەڵگرانی ئایندا پیشەیانە و بێلایەنانە مامەڵە بکە؟ ئەوە پرسیارێکی جوانە چونکە بەڕاستی مەسەلەی ئاین لەگەڵ مەسەلە سێکسیەکان لەگەڵ مەسەلەکانی ئاین و ئاینزاکان و مەسەلە ئەتنیەکان یەکێکن لەو بنەمایانەی کە لە دێر زەمانەوە میدیا هەوڵیاوە پابەند بێ پێوەی. ئێستا تۆ کاتێکە گەڕێتەوە بۆ نمونارکەکانی ڕادیۆی BBC و تەلەڤیزیۆنی BBC هەتا ئێستش یەکێک لە بنەماکانی ئیشی کردووە هەوڵیان ناوەکە لە مەسەلە ئاینیەکان و هەروەها عەقایدیەکان و باوەڕیەکان و مەسەلە سێکسیەکان بە شێوەیەک قسەیان لەسەر نەکەن و نەوروژێنن یان باسی لەسەر نەکەن کە دژی کۆمەڵگەی خۆیان بێ یان بە شێوەیەکی نەرێنی بەسەر کۆمەڵگەی خۆیانە بشکێتەوە. هەر لێوە بیگرە هەتاوەکو ئێستا میدیا هەوڵی یاوە بەردەوام دەبێ بە ئاراستەیەک بێکە بیر و ڕاجیاوازەکان لە یەک نزیک کاتەوە یان دژی ئایدیا و باوەڕێکی تایبەت نەبێت و ئایدیا و باوەڕێکی تریش زەق کاتەوە. بەداخەوە لەم ساڵانەی ئەخیرە میدیای ئێمە بە شێوەیەکی نەرێنی ئیشی لەسەر ئەوە کرد کە میلەتی کورد ئاینی پیرۆزی ئیسلام زیاد لە بڵێن 98 تاکی کۆمەڵگەی کوردی تاکێکی مسلمانە و ئەم مسلمانی بوونە پێویستە لە میدیای ئێمە ڕنگ باتەوە و ئەم کولتور و دابوونەریتە پێویستە لە میدیای ئێمەیە ڕنگ بداتەوە و پێویستە میدیا ڕەچاوی ئەو ڕێژە زۆرەی تاکی مسلمان بکە و تاکی کوردی بکە و مەشاعیر و هەست و نەستیان ڕاگرێ و دژی نەوەستێتەوە. نەک تۆ بێ قسە لەسەر ئاین و ئاینزایەک بکەی کە ڕێژەکەی زۆر کەمە و هیچ کاریگەری و ڕۆڵێکی لە کۆمەڵگەی ئێمەیان نییە ناڵێم باسی نەکرێ چونکە لە کاتی بڵێن ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانە پێویستە تۆ بە یەک مەسافە دووربی لە ڕووداوەکەوە بە بەتەواوی باسیکەی. بۆ نمونە ئەو ڕووداوە نەخوازراوی بەسەر یەزیدیەکان و شنگالە هات ئەوە پێویستە بە میدیا زۆر بەشەیەکی ئەکادمی باسی لێوە بکرێ هەروەکو باسی لێوە کرا و هەروەها پێویستە داکۆکیان لەسەر بکرێەوە بە ئاراستەی گەیشتن بە مافەکان قسەی لەسەر بکرێ بە هەمان شێوە بۆ هەموو ئاین و ئاینزاکانی تریش پێویستە بە هەمان شێوە بێ و ئەمە لە هەموو دنیا هەیە. بەڵام ئێمە ئەزانین ئێستا بۆ نمونە کەناڵی ئاسمانی BBC ڕۆژنامەنووسی دەرکردووە لەسەر ئەوەی کە ویستویەتی راپۆرتێکی باش لەسەر فەڵەستین پێشکەش بکە. یعنی تەنانەت زۆرێک لە کەناڵە گەورەکانی دنیاش لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەریەوە پابەند نین بۆ ئازادە ڕۆژنامەگەریەوە چونکە دوجار ئازادی ڕۆژنامەگەری لە هیچ شوێنێکی دنیا بە شێوەیەکی مطلق بوونی نییە. کاتێکیش کە دێتە سەر کاتێکیش هەر ئەم ڕووداوانەی ئەخیر لە ئەمریکا ڕوئەدا
سێرەکەین کە جیاوازی هەیە لە شێوازی ڕوومەڵکردنی بڵێن ڕووداوەکاندا کاتێک بەخواستی خۆیانە زیاتر زەقیەکەنەوە بەخواستی خۆیان نەبێ سێرەکی کەمتر گرنگی پێدەن ئەمە لە هەموو دنیا هەیە بەڵام منە خوازم لە هەرێمی کوردستان میدیای ئێمە ڕەچاوی دابوونەریت و کولتوری ڕەسەنی کوردەواری بکە ڕەچاوی ئاین و ئەنزاکان لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی بکە و لە چوارچێوەیەکە کارکە لە بەرژەوەندی یەکخستنەوەی نێوماڵی کورد و هەروەها لێک نزیکردنەوەی ئەو بیر و ئایدیا جیاوازانە بێت. دکتۆر گیانوا دیارە من پرسیاری زۆرم مابوو لەسەر نەما پیشەیەکانی ڕاگەاندن بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو. زۆر سپاس دەکەم و هیوای سەرکەوتن بۆ دەخوازم. خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەرمامون تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.